زانکۆی گەرمیان بە دروشمی جینۆسایدی گەلی کورد لە دیدگای زانستیەوە چوارەمین کۆنفرانسی زانستی دەست پێ کرد. وتەبێژی کۆنفرانسەکەش ڕایگەیاند وەکو زانکۆ بە پێویستمان زانی ڕۆڵمان هەبێت لە پێشخستنی کەیسی کۆمەڵکوژی گەلەکەمان تا ئەندازەی بە جینۆساید ناساندنی لەسەر ئاستی جیهان و توێژینەوەکانی کۆنفرانسەکەش بە واڕاستەیە کە چۆن نەخشە ڕێگای زانستی دابڕێژرێت بۆ گەیاندنی کەیسی کۆمەڵکوژی نەتەوەکەمان بە یاسانێ و دەوڵەتیەکان. لە توێژینەوەکاندا کار لەسەر چۆنیەتی کارکردن لەسەر بە جینۆساید ناساندنی تاوانی کۆمەڵکوژی گەلی کورد لەسەر ئاسی یاسا نێودەوڵەتیەکان و لەسەر ئاسی داواکاری گشتی نێودەوڵەتی و لەسەر ئاسی محکەمەی جینایەتی نێودەوڵەتی کراوە کە ئەتوانین بڵێن ئەم لایەنەی لە هەرێمە زۆر بە شێوەیەکی ئەکادمیانە و زانستیانە کاری لەسەر نەکراوە. چالاکانی بواری جینۆساید و ئەوانەی زۆرترین قسەیان لەسەر کەیسی کۆمەڵکوژی و جینۆساید هەیە بۆ چوونیان وایە ناوەندە معریفی و زانستیەکان ئەگەر لە هەنگاوی لەم جۆرە بەردەوام بن دەبنە پاڵپشتی بەهێز بۆ دەوڵەمەندکردنی کەیسی جینۆساید و لە هەمان کاتیشدا گلەی ئەوەیان هەیەشتا هەنگاوەکان بۆ کەیسی جینۆساید لە هەرێمی کوردستان تەنها قسەیە و نەچۆتە چوارچێوەی پراکتیکەوە. بۆ نمونە زانکۆیەک یان دوو زانکۆ یان تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان کار لەسەر ئەم بابەتە بکەن ئەمە دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ سەرخستنی ئەم پرۆسەی کارکردنە و جگە لە زانکۆ بە بەڕای من ئێمە پێویستمان بەناوەندێکی گەورەی توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی و ئەکادمیە نەک لەسەر ئاستی شارێک یان شارۆچکەیەک یان پارێزگایەک بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاسی لۆکاڵی لەسەر ئاسی کۆمەڵگاوە لە ڕنگدانەوەی نییە لە پەروەردەوە ڕنگدانەوەی نییە لە سینەما و ڕنگدانەوەی نیە لە هەموو کایەکانەوە و یادەوەرێکی زۆر لاوازمانێ لە بواری ئەنفالە کارمان لەسەر یادەوەری نەکردووە کارمان لەسەر کۆکردنەوە چیرۆکە پەرتەوازەکان نەکردووە کارمان لەسەر کۆی ئەو حکایەتانە نەکردووە کە بەڕاستی پڕێتی لە بەڵگا. ئەو کۆنفرانسە زانستەی زانکۆی گەرمیان ماوەی 2 ڕۆژ کارەکانی بەردەوام دەبێت و زیاتر لە 20 توێژینەوە و دیالۆگی جیاجای زانستی تێدا پێشکەش دەکرێت و توێژینەوەکانیش وەک نەخشە ڕێگای زانستی ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت کە چۆن کار لەسەر کەیسی جینۆساید بکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلا.